ئەمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکانماندا بەردەوامی لە هاوکاری فەقیران و هەژاراندا بە هاوکاری خێرخوازان. ئەمە سێم پرۆژەیە بە هاوکاری خێرخوازان بە هاوکاری بەناوی بەخشین کە خواردن و خۆراک بەسەر فەقیر و هەژاراندا بەشەکەین. ئەمڕۆژ کە بەرەو کۆتایی مانگی ڕەمەزانە چین بە هاوکاری خێرخوازان دامەکردنی سەبەتەی خۆراک بەسەر فەقیر و هەژارەکانی مەنتیقەکەماندا. هەساوین بە ناونووسکردنی خەرچی مەنتیقەی بێفەرق و جیاواز، هەستاوین بە نووسینی فەقیران هەژاران بە هاوکاری خێرخوازانەوە. لێرەشەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین. بەڕاستی ئەگەر خێرخوازان نەبانە ئێمە نەمانەتوانی ئەم پرۆژێ ئەنجام بدەین. ئەو هاوکاری هەمانجا حەقوا بوو حکومەت بیکاتن، ئەو ئیشی حکومەتیە، بەڵام بەداخەوە حکومەت لێ خەرچی برسیەکە هەژارەداریەکە، بەڵام دەوڵەمەندەکان خواپێداوەکان دەستخۆشیان لێکەین. خوای گەورە زیاتر یارمەتیان بدا، خوای گەورە زیاتر دەوڵەمەندیان بکات لەوەی بتوانین خەرچی فەقیر و هەژار یارمەتیان بدەین.